بینەرانی بەرنامەی تەندروستی ئەم کاتتان باش. بە یارمەتی هاوکارانم لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەم هەفتەیشمان کە دوو مەوزوع لە خۆی ئەگرێت. دوو مەوزوعەکە یەکێکیان راپۆرتێکە کە تاقیقاتێک کراوە، معلومات و ئیطلاعاتێک کە لەم تاقیقاتە هاتووەتە دەرەوە. ئەوە نییە کە شتێکی تازە بێ یەکەم جار بێت، بەڵام بەپێی ئەو ئامارەی کە لە بەردەستیانە بووە توانیویانە نەتایجێک حاصل بکەن لەسەر چۆنیەتی سەحەتی تا چە ئەنازەیەک تا چە دەرسەدێک ئەمە ئەتوانێت دروست بێت. حتمەنە لەو راپۆرتە چۆن چەند کەسێکی تریش لەسەری نەزەریان داوە، ئێمە حتمەن نەزەری ئەوان ئەرز خزمەت ئێوە خۆشەویستانەکەین. مەوزوعی دووی بەرنامەکەیشمان لەسەر سندرۆمێکە. سندرۆم نەخۆشی نییە، بەڵکو مەجموعە علایمێکە کە جەمە بێتەوە دەسا بە دەستی یەک و ئەو علایمە حاڵەتگەرێک لەسەر سڵامەتی ئەو کەسە دروستەکەن کە بە سندرۆمە ناسرێت. سندرۆمێکە کە هەیە بەڵام زۆر کەمیشە، یعنی لە ناو 5,000 کەس 6,000 کەسە یەک کەس تووشیە بێت. تەغیراتێکی ژنێتیکیە کە سندرۆمی ئالپۆرت ئەناسرێت. بەڵام بڕینە سەر مەوزوعی ئەوەڵی بەرنامەکە کە تەنزیمی مایعات یا ئەو تەعادڵەی کە مایعات وەکو ئاو، چای یا غەیرە لە ناو خواردنەکانە هەیە، تەئسیراتی چۆنە. ئەمە تاقیقاتێکە کە ئەو تاقیقاتە یەک تاقیقاتێکی بڵێن مەیدانی بوو، یانێ مشاهدەی بوو، ئەوان نییە کە حتمما شوێتن لەژێر دەستگاگەر دقیق ئازمایشگایی ئەجزای لەشیان تاقیقکرد، بەڵێ تاقیقێکی مەحەلیە، ئامارەکان بەدەستیانەوە بووگە و ماوەکەیشی کە ئەگەر ئشتبا نەکەم، حتمما من شاریش بێکم، ئەگەر اشتبا نەکەم 13 ساڵ یعنی ئەم مشاهدە مەیدانیە درێژەی بووگە کە توانیویانە ئەو نەتایجە بەنە دەرەوە. بۆ مایعات ئەوەیە کە هەموو کەسێک دەزانێت بۆ نمونە ئاو 7 تا 8 لیوان ئاو لە 24 سەعاتە هەر مرۆڤێک بۆ سڵامەتی لەشی ئەبێت استفادەی لێکات بۆ ئەو تەنزیماتەی کە لە کاری ئەندامەکانە لە جەستەی مرۆڤە هەیە. ئەوە 7-8 لیوان ئاوە زەروریە، ئەوە پێشتر بووە، بەڵام ئەمەی کە ئەمان دەستنیشانیان کردووە ئەوەیە کە مایعات نەتایبەتیش ئاو، بەڵکو ئەوانەی تریش وەکو لە قاوە ئەو بنمونە ئەو مایعاتەی یا ئەو ئاوەی کە لە قاوە یا لە چا جەزبی لە شەوێت ئەوانیشیانە بەڕاستی کردووە. بۆیە ئەوان وتیانە کە ئەمان نەتایجێکی تازەست، بەڵام ئەو نەتیجە کە ئەمان یعنی نەتیجە تازەکە ئەوەیە کە ئەتوانێت لەسەر تەندروستیکی درێژماوە، یعنی هەم ئەوەی کە تەمەنێک درێژتر بە سڵامەتیک یعنی بە تەندروستیکی باشتر بەسەر بوون. دیارە لەم ئینە خۆیشیان وەکو خولاسەی کە لە ئەوەڵی ئەو راپۆرتەی کە داویانە 3 خاڵیان دەستنیشان کردووە. یەکێکی ئەوەی کە وتویانە هیدراتەمان، یعنی ئەوەی کە لەش بێ ئاو نەبێت، یەکێک لە زەروریاتی ژیانە، بۆیە پێویستە تۆسیاکرگێت ڕۆژانە غافڵ نەبن لە ئەو مقدارێکە وتمان 7-8 لیوان ئاوە. ئەوە یەکێک وەکو خاڵەکان کە دەستنیشانیان کردووە. خاڵی دووەمیشی کە ئەمان دەستنیشانیان کردووە ئەوەیە کە ئەیسەلمێنێت نەتەنیا ئاو بەڵکو چاو قاوەیش لە ناو ڕژیم غەزاییە ئەتوانێت لەسەر فەوایدی سڵامەتی تاسیری بیاواتە سەرەوە. لە چەند بەرنامەی من لەسەر قاوە قسەمان کردووە، وەکو فەرهەنگ ئەوە زۆر نییە وەکو چاکە، یعنی چای عادیە ئیتر، یعنی عادیە بوو بەسە وەکو بەشێک لە تەغزیەست. قاوە وان نییە، بەڵام ئێمە چۆن تاقیقاتەکە ئشارەش کراوە بە قاوە مەجبورین کە قاوەیش بێرین، یعنی ئەوەیە کە چا یەکێک لەو مەواردەسە کە حتمما من شارەی پێەکەم فەوایدی هەست،
دیارە ئەگەر زۆر مەصرفکردنیشی ئەتانێت زەرەرگەرێکی بێ. و هەر ئەوەی کە خاڵی ئاخریش ئەوەیە کە ئێژێ ئەم متاڵعە نیشانی داوە کە مەصرف کولی مایعات کاریگەری هەیە لەسەر کەمکردنەوەی مەرگومیر بەهۆی نەخۆشیەکانەوە. یەکێک لەو خاڵگەرەکە خاڵێکی مهمیشە ئەمان دەستنیشانیان کردووە کە مەصرف مایعات یانە بە میزان کافی، هەر کەسێک دیارە مایعات مەصرفەکات، بەڵام مەصرفی مایعات بە میزانی کافی یەکێک لەو هۆکارانەسە کە مەرگومیر بەهۆی نەخۆشی دێرتە خوارەوە، یانە تەسیراتی خۆی هەیە. ئەوان لە درێژەی ئەو راپۆرتەی کە داویانەتە دەرەوە وەکو گزارشێک وتیانە باشە بۆچی وەکو سوالێک مەطرحیان کردووە بۆچی زەروریە ئەسڵەن ئەم بەحسە، وتیانە کە ئەمەڵکردی لەش جەستە نیازمەندە کە بە حفظ تعادڵ و مایعاتێکە لە لەشە هەزیە ئەوان لە ئیسلاحەکە هێمۆستازی پێڵێن، یعنی ئەو تعادڵەی کە لە لەشە بەهۆی بازێ لە فەرایەندگەر سوخت و سازگەر دێتە پێشەوە مایعات لەو ارتباطگەرە لەو پەیوەندگەرە نەخشی ئەسڵیان هەیە. ئەوان وتیانە ئەو ئاویشە تەنیا لە ناو ئاو بتریە نییە یا ناو ئاوێکە ئاو پاچ وەمانە، بەڵکو ئەو ئاوەی کە لە ناو خواردنەکانە مەصرفەکرێ بۆ نمونە بۆ شلە و چێشت و برنج و ئەمانە کە ئەو ئاوە حتا ئەوەشیانە بەڕەسی کردووە یانێ میزانەکەی لە بەرچاویانە بوو بەجیا لەوانیشە چاو قاوەش. نەتیجەی ئەم تاقیقاتە لە مەجلەیەکی بریتانیا چاپیان کردووە، بەڵام بۆ ئەو دادەگەرە چونکە چوبن لە بانگەر ئیتلاعاتی استفادەیان کردگە ماوەکەیشی زۆر بوو 13 ساڵ لە چەند شوێنی جۆرا و جۆرە تاقیقیان کردووە. نەتیجە تاقیقاتەکەیش لە شوێنگەر یا دانشگاگەر تەغزیە جۆرا و جۆرە بەڕەسی کراوە، بەڵام نەتیجەکە لە مەجلەیەکی بریتانیا چاپ بووگە یەکێک لەو کەسانەی کە متخصصی تەغزیە مدرسی تەغزیە لە دانشگایکە لە ئیرلندا خۆی بەڕەسی لەم بەشداریش نەبووە، لە متاڵعە بەشدار نەبووە، ئشارەی کردووە کە متاڵعەکەم تواشا کرد خوێندمەوە هەم جالب بوو هەم تەڕاحێکی باش کریا بوو، دیارە بۆ ئەو شێوەی ئەو چۆنیەتی ئەو ئامارێکە لە بەردەستیانە بووگە وتیە کە نقاط قووەتێکی بوو ئەم متاڵعە کە من بە کورتی حتمما شارێکی پێکە متاڵعەکە چۆن بووە چەند کەس بووگەن چیان کردووە، ئەڵێت کە شێوەی ژیانیان لە نەزەرە گردووە دیارە مایعات یا ئەو تەنیا شەرتی ژیان نییە، شێوەی ژیان یعنی وەرزشکردن، ڕێگە چوون، فعالیتدان بە لەش، شەرایطگەر، سڵامەتی یا باقی ئەجزایکە لە تەجزیە ئەهمیەتیان هەیە وەکو سەوزە و مێوە، ئەوانیشە تقریبا لە بەرچاو گیرا بوون، یعنی کەسانی کە سەوزە و مێوە کەم مەصرفەکان یا لێنە وەزع واسە ئەوانەی کە لە وەزیەتێکی فەقیرن هانە خوارگەر قشرگەر خوار اجتماعاً معموڵەن ئەڕۆن بەرەولای ئەلکولیسمە، ئەلکولیش مایعە، بەڵام ئەوەیشێ لە نەزەرە گردووە کە حتا ئەوانیشیانە لە بەرچاودا بووگە. ئەوەی کە مەحدودیەکان بتویە من زۆربەی ئەو شتانەی کە بینیمە لە متاڵعە مثبت بووبن، بەڵام ئەبێ بازی لە مەحدودیەتگەریش ئێمە لە نەزەرە بگرین. مەحدودیەتگەر ئەوەی کە شرایط کاریە بە بازی شرایطگەرەکە ماوەیەکی زۆر ئەخایەنێت کە مایع نەگەیت بە لەشە، بەڵام ئەوەی کە 24 سەعاتە دقت حافزەی ئەفرادیان لە نەزەرە گردووە کە ئەو سوالگەرە ئەو پرسشنامەگەرە کە چووە بۆیان جوابیان داوەتەوە لەو پرسیار و وەڵامگرتنگرە لە پرۆسەی ئەم متاڵعە و چە میزانێک ئاویان ڕۆژانە یا لە 24 سەعاتە مەصرف کردە، ئەوانە بە نقاتێکی مثبت ئەزانن. بەڵام هەڵگەڕینەوە بۆ متاڵعەکە بزانین ئەوان چیاڵێن، ئەڵێن کە ئێمە متوەجێ بووگین ئەو کەسانەی کە چاو قاوە ئەخۆن بە میزانێکی معەن خەتەر لە ناوچوون یانە مەرگومیریان ها لە خوارەوە، یانێ ئەوەی کە ڕیسکی خەتەری بەهۆی نەخۆشی بە تایبەت زۆر ها لە خوارەوە کەم یەکاتەوە. دیارە ئەوەی کە ئەمان ئەو ئشارەیانە پێکردووە حتممە ڕێدەی سنیەکەیانە، یانێ ئەم تیپە لەم ماوە کە ئەوە مایعاتیان مەصرف کردە چاو قاوەیش ئەوەی کە ئشارە کریا بریتانیا بۆ بریتانیا شێکێک لەو وڵاتەسە بەهۆی ئەوەی کە
ساڵانێکی زۆر ئستعماری وڵاتگەر هند و دەوروبەری کرد لەوێ چای باوە، یعنی ئەوانەی کە چای مەصرفەکەن لە بریتانیا یەکێک لە نوشیدنی ئەوڵەکانە مەصرفەکان دیارە تەمەن یان لە نەزەرەگرتووە کە تەمەنێکی ژووریان هەیە. لە بەڕاستی متاڵەحەکە ئەو تعداد کەسانە یان ئەوە تڵاعاتی کرد لەو کەسانە جەمە کراون 1970 کەس بوو، یعنی نزیک بە 1970 کەس کە ئامارێکی کەم نییە. ئەمانیانە جیا کردووەتەوە شێوەی ژیانیان، شێوەی خواردن و خواردنەوەکانیان یان بەڕاستی کردگە لە 24 ساعتە کە لەو بەڕاستی میزانێکە جیا لەوەی چەنێ ئاویان خواردووە، چەنێ مایعات بە خواردن هاتووە، میزان مایعات دەریافتی بە تەریقی چاو قاوەیشیان بەڕاستی کردووە. ئەوە نقطەی جیای ئەم متاڵەعەسە. هەروەکە وتم خۆیان نووسیانەکە 13 ساڵ پێگیریان کردووە لەم ماوەیشە مەواردگەر تووشبوون بە نەخۆشی هۆکارگەر، مەرگ و میر، ئەوانە بۆ چه هۆکارێکی ژیانیان لە دەستاویە لە ژیانە نەماون ئەمانیانە بەڕاستی کردووە، حتا تاقیقاتەکەش ئەلکولیشیان ئەنازە کردووە، یعنی ئەو میزانێک کە مایعاتەی کە دوای ئەلکولە مەصرف بووکە جیا لەوەش ئەمەیان شارە کردووە کەسانێک کە ڕۆژانە 7-8 نوشیدنی وەک قاوە و چای و ئاو مەصرفەکەن کەمتر خەتەری مەرگ و میریان بووگە. دیارە نوشیدنی هەر قاوە و چای ئاو نییە، نوشابەگەر هەست و نوشابەگەر کولا هەست کە ئیسا قەند بێت یا بێ قەند بێت، ئەوانیشە ئەوان مەبەستیان لەو راپۆرتە ئەوەیە. ئەڵێت کە نقطەیەکی جالب کە لە متاڵعی ئێمە بوو ئەوەیە کە ئەو کەسانەی وە چەند جۆر مایع جۆرا و جۆرە خوێن تقریبان ئەو تەرکیبە محافزە کنەندەتر بووە، یعنی بۆ نمونە ئەوی کەسە لە ڕۆژێ یەک قاوەی خواردووە و 3 چا، ئەو حاڵەت تەرکیبیە نە ئەوەی کە یەکدانە بێت. بۆ نەخۆشیەکانیش کام نەخۆشیگەر مەنزوریان چەند نەخۆشیگەرێکەم تویانە ئەو نەخۆشیگەرە کە ڕەتی هەیە بە سیستمی دڵ و گوارش یا ئەو هازمە. ئەگەر من بۆ بینەرانمان خولاسەیەکەمەوە یانی ئەوە تەنیا مهم ئەوە نییە کە ئێمە چا ئەنووشین، بەڵکە تەعاتوڵی ئەوانیشە انتخاب کرگێت، یانێ ئەوەی کە ئەڵێ خۆشیان شاریان کردووە کە کلێت سڵامەتی یەکێکی مایعاتە، بۆ نمونە بەیانیان ئاو بێت دوانی وەڕۆ، بۆ نمونە قاوەیەک بێت یا ئێواران چا مەصرف کردێت، ئەوەیە کە ئەو حاڵەت تەعادڵە، یانێ نەتەنیا کەسێک کە فقط ئاو خاڵیە ئەو ئیساوەکە چه سەرد بێت چه داخ بێت مەصرفکە، بەڵام ئەویان دەستنیشان کردووە کە وجودی ئەو دوو مادە یانێ کە چاو قاوەیشە لە سڵامەتیە ئەمان بۆ نەتیجە گەیگن کە ئەسەری هەیە. خۆشیان وایان نووسیوە کە یەکێکیان کە کەسێکە بەناو هاڵندە ئەڵێ کە ئاوڕسانی بە لەش قەتعەن ئەساسی سڵامەتیە، هەر سلول و خانێکی لەش بۆ عەمەڵکردی خۆی بۆ کارایی خۆی ئەوەی کە وتمان لەو بەرنامەکە بە ئاو وابەستەست بۆ ئەوە فعل و ئینفعالات و واکنشکەرەی کە لە بەدەنە ئەنجامە بەدرگێت. جارێکی تریش تاکیدیان کردووەتەوە کە وەک تەغزیە چۆن بازی شتە تاکید دەکرێت، بۆ نمونە سەوزیجات بۆ مایعاتیش ئەوان وتویانە کە ئێمە لەسەر ئەوە تاکید دەکەین، هەرەوەی کە ئشارەیان کردووە کە شیرینی یا ئەلکولگەر شیرینی مەمەستم ئەو نوشیدنیگەر شیرینە یا ئەلکول کەسانێک کە مەصرفیان کردووە تقریبان وەزعی اقتصادیکیان لە خواردنەوە بووگە، دیارە لەسەر ئەگەر ئەوانیشیانە بەڕێسی کردووە کەمێک لەسەر نەتیجەکە اختلالاتێ بووگە. دیارە چووکن بۆ تاقیقاتێک کە ساڵی 2021 کراوە، ئەگەر ئەو تاقیقاتە من تاوجێکی حافزەی خۆم یاری بدات لە بەرنامەیەکی تەندروستی ساڵنی 2 ساڵ لەمەوبەر ئەو تاقیقاتە کە لەسەر قاوە کرابوو، ئەڵبەتە لەسەر چا نەبوو، مەقالەیەک وەزانم پاراگرافی 2 پاراگرافی بۆ چای بوو، بەڵام گشت مەتەڵەبەکە لەسەر قاوە بوو کە میزانێک معەیەن نە زۆر ئەتوانێت تەسیری بێت بۆ کەمکردنەوەی نەخۆشیگەرێک کە دڵ تەسەلوب شەراین و ئەمانە. دیارە ئەوانیش هەر لەسەر ئەو متاڵەعاتە چووکنەسەوە بۆی وتویانەکە مەصرفی بۆ کەسێکە قاوە خوا 4 فنجان قاوە لە ڕۆژە بێ خەتەرە،
ئەو متاڵعاتی کە پێشتر لە 2021 کرابوو بۆ بەرگری لەو نەخۆشیگەرە. هەروە تاقیقاتەکەیش کە وتمان مشاهدەی مەیانیە ئەو تەسیراتە لەسەر نەخۆشیگەر شەرایەن دڵ لەسەر دڵ شەریانەکان دڵ لەسەر ئەوانە کولن ئەمان تەسیریان داوە، بەڵام هشدارێکی ژێنداوە وتیانە ئەم تاقیقە ناوێت وەکو ئەوە ئینکرا کە کافین چۆن ئەگەر بەتایبەتەوەی کە لە قاوە هەیە ئەگەر زۆریش بڕواتە سەرەوە یەکێک لەو مەوادەسەکە ئەتوانێت خەتەرناک بێت بۆ سڵامەتی یانی نەتیجەکەی عکس بێت. بۆ چایش ئەوە هەیە، یانی ئەگەر چای زۆر مەسرفکردن ئەتوانێت خەتەراتەکەی بە عکسەوە بێتەوە، بەڵام بۆ چایەکە زۆر کەمترە. دیارە انتقاداتێک نە انتقاداتی وەکو ئەوەی کە ئەبێت بۆ دروستی و دەرسەت دروستەکەی بەرچاو بووگە ئەوەیە کە ئەبێت شێوەی ژیان چەند فعالیەتی هەیە بۆ ئەوەی کە ئەو تەندروستیکی درێژماوە لە لەشی مرۆڤەکانە ئەبێت ئەوانیشە بەڕاستی کردێت. دیارە ئەوەی تر ئەبێت تاقیقاتێ بێت کە چەند تاقیق بێت دەست بە دەست یەکەوە هەم میسەمان لەسەر مایعات بووگە ئەوان لەسەر مەواردێکی تریشە یا ئەوە مشتەرەکەن دانیشن تاقیقات کرد. بینەرانی خۆشەویست، ئەوە مۆزوعی ئەوەڵی بەرنامەکەمان بوو. مۆزوعی دوومی بەرنامەکەیشمان کە ئەویشە راپۆرتێکە بەڵام بە سەرچاوەگەری پزیشکیەوە هەیە لەسەر نەخۆشی کە بەناو سندرومی ئالپۆرت. سندروم نەخۆشی نییە، بەڵام ێتر باوێتە وەکو دەسەی نەخۆشی چونکە بێ بەشۆن چارەسەرە بگەڕی بۆی ئەوەیە کە هەر بە نەخۆشیش ناوزەت ئەکرگێت. دیارە تاقیقاتێکە کە لە وڵاتی ژاپۆنە کراوە، من هەروە سندرومەکە ناوی ئالپۆرتە بە پێی بازێ لە نقاتێکە هەیە لە ژاپۆنە کەمێ زۆرە. بەڕاستی منیش ئەوە بە دوواداچوونم بۆی نەکرد کە بزانم بۆچی زۆرە، چون ژاپۆنیش یەکێک لەو وڵاتانە سەر لە 50-60 ساڵی کە نیاومانە پشتە سەر زۆر تاغیری کردووە پێش ئەم 50-60 ساڵە. میسە ماوەکەی نازانم کەمتر یا زۆرتر، یەکێک لەو وڵاتانە بوو کە فەرهەنگێکی تایبەتی خۆیان بوو، ئەوە بوو کە ئزدواجگەریان لە ناو یەکە بوو، یانێ یەکێکی ژاپۆنی نەیەتوانی لەگەڵ کەسێکی کانادایە ئزدواج کات. ئیسا ئەوە نەماگە، بەڵام ئەوەی کە ئەو ژێنە چونکە نەخۆشینەکە ڕەتی هەیە بە ژن و ژنەتیکەوە، من ئەوە بینم کە لە ژاپۆنە چونکە ئەوە زۆرە احتماڵی هەیە بەهۆی ئەوە بێت کە ئەو تغییر ژنەتیکیە کە دروست بووگە نەسڵ ئەندەر نەسڵ تا ئیمڕۆ هاتووە. بۆ سندرومی ئالپۆرتیش ئەوە بڵێن کە اختلالێکە کە لە بافتگەر پرۆتئینیە لە لەشە دروستەوێ کە بە بافت پرۆتئینیە کلاژن چوارە ناسرێت، نەخۆشی ئاواسە کە جەهشێکە لەسەر ئەو ساختی ئەو پرۆتئینگەرە دروستەوێت. کاتێکە ئەم سندرۆمە دروست بوو لە لەشە لەسەر سێ ئەندام تەسیراتی خۆی هەیە، کولیە یا گورچیلە، لەسەر چاو، لەسەر گوێچکەیش، کە لەسەر گورشیلەکانە ئەتوانێت حاڵەتێکی خراپتر بگرێ بەخۆی، یانێت تا ناڕەسایی کولیە و لە کارکەفتن و دواتر دیالیز و پەیوەند کولیە بڕوات. لە گوێ ئەو کەسانە شنەوایان تێتە خوارەوە، بەتایبەت لەم سندرومە دەنگەرێکە ها لە خوارەوە بەباشی ئەیبیسن، بەڵام ئەو سەوتانەی کە یا دەنگانەی کە فرەقانسەکەی ها لە سەرەوە زەحمەتە بۆیان نایبیسن، و لەسەر چاویش لەسەر قەرنیەی چاوە کە تەسیراتی دایانێ بەتایبەت لەسەر ئەو شقڵ چاوە. بەڵام ئەمەی کە لە ژاپۆنە ئەو تاقیقاتە کراوە، تاقیقاتەکە وایان وتووە کە لە وڵاتی ژاپۆنە شایعترین ڕێگەی تەشخیص سێ ساڵەییە، یانێ منداڵێکی سێ ساڵە لەوێ ئازمایشی میزی لێکردن، ئازمایشی ئیدراری لێگرن، ئەگەر ئەو ئازمایشە مثبت بێ ئەوە زانن کە ئەو مناڵە حامڵ ئەو سندرومەسە، هەڵگری ئەو سندرومەسە، بۆیە تر دەرما و دەرمانی بۆ دەست پێەکەن. وتویانەکە لە تەمەنی 3 ساڵێکی، بۆچی لە تەمەنی 3 ساڵێکی وتیانە 60% ئەو مناڵانەی وە
ئیتر نەخۆشیەکە بە حەد کافی ئیتر ڕشتی کردگە تەکامڵی پێیا کردگە پێشرفتی کردگە ئەتوانێت لە ناو ئازمایشی ئیدرار و یا میزەکەیانە تەشخیص بدرگێت. بۆچی ئەمە باشە؟ وتیانەکە لەبەر اقتصادی بێداشتیەوە لەبەر ئەو مەخارجەی کە هەیەی لە ژاپۆنە یەکێک لە وڵات کەرەسەکە ئەم سندرومە زۆر ها لەسەرەوە دیارە مەخارجێکی زۆر ساڵانەی هەیە بۆیان وتیانە یەکێکی ئەوەسەکە ئەتوانین هەم چارەسەرەکەت دەست پێ بکەین دەرمان دەست پێکەین هەم ئەوەی کە مەخارجێکی زیای اقتصادی کە بۆ ئەو وڵاتەیە هەست بیتێنە خوارەوە. نەخۆشیکی وتم کە ئالبۆرد نەخۆشیەکە ژنێتیکیە تقریبەن لە هەر 5,000 نەفەر یەک نەفەر تحت تاثیر قرارەگرێت ئەو شوێنانیشە کە ئەتوانێت ناڕەسایی کولیە یانێ گوچیلەکان کزەوە بنەوە خاوە بنەوە لە کارکەبن هاتنە خوارەوەی بیستن یا لە تەغیراتێک لە چاویشە بێت. ئەمان ئەو تیمە کە ئازمایشەکەیان کردووە دیارە ئەوانش راپۆرتێکی کورتیان نووسیوە کە من لە 1 یا 2 دقیقە من پێشکەشی ئەوە ئازیزان یەکەم نووسیانە بەداخەوە کەسانێکە توش ئەزانن تووشی ئەم نەخۆشیە بووگەن زمانێکە کە هیچ نازان تاوەی کە تووشی اختلالی کولیە ناڕەسایی کولیە و لە کارکەوتن کولیەکانیانەکە فێت کاتێکە ئەشن بە دواتە چوونەکەن جاو کاتە ئەزانن کە تووشی ئەو سندرومە بووگەن. ئەم تیمە ژاپۆنیە ئەو تیمە ژاپۆنیە وتویانەکە خۆم یعنی ئەو تیمە مراجعمان کردووە بە کەسانێکە 18 ساڵیان بووگە یا کەمتر لە 18 ساڵیش تەمەنیان بووگە بەڵام ڕزایەتیشیان بوو بۆ دەرمان و پرسیاریشمان لیان کردووە کە چۆن بوزانیتان ئەم نەخۆشیتانە هەیە چون نەخۆشینێک نییە کە علایمەکەی دیار بێت زۆر فرەبەی هێواشی تێتە بەرەوە تا کاتی خۆی کاتێک ئەزانێت ئەو کەسینە 365 کەس بووگن یانێ ئەوانێکە 18 ساڵ بەرەو خوار بووگن 30% یانێ 113 کەسیان وتیانێ ئێمە لە میزکردنە متوەجی بووگین یانێ وەختێک کە فەحسی ئازمایشی ئیدراریان داوە متوەجی بووگن کە ئەم نەخۆشیانە هەیە 60%شیان وتیانە هیچ شتێکمان نەزانیگە تا ئەوەی کە تووشی ئەمە بوو یعنی ئەو 30% کە گردویانە مەبدا ئەوە مهم بووگە بۆیان زانکۆی شاری کۆبە لە ژاپۆن لە ئاخری شەوتوی ئەگەرچی ئازمایشی میز یا ئیدرار ڕایشترین هۆکارە یا سەبەبە بۆ تەشخیصی ئەم نەخۆشیە بەڵام ناتوانێت دەرسەدەکەمان پێ نیشان بە چەندێ سەدا یانێ ئەگەریش بۆ تواو مناڵانی 3 ساڵە ئەو ئازمایشە ئەنجام بگیرێت دەرسەدێک هەتا ناکەفنە بەرچاو هەروەکە لە ئەوڵی مەطلبەکەیشیانەوە تویان ئەو تەکامڵە ئەو شکڵگیری ئەو سندرومە تا 3 ساڵەگی مەبەستەوەی کەسێکە شاید ئەو شکڵگیری لە 5 ساڵێکی 6 ساڵێکی 7 ساڵێکی 10 ساڵێکی 12 ساڵێکی شکڵ بگرێت بۆ یاتوانێت لەو غەرباڵگەریە دەرشێ وەکو بنیامێکی ساق شامڵی ئەو غەڵبەرگەریە نەوێت دیارە لەسەر متاڵعەکەی خۆشیان وتویانەکە لە تواو ژاپۆنە ئەم کارە ناکرێت لە زۆربەی شارەکانە ئەکرێت بەڵام زۆرێک لە شارەکان بە تایبەت شارە دوورەکان ئەم ئازمایشە ناکرێت لە زۆربەی وڵاتەکانی دنیایشە ئەم ئازمایش ناکرێت دیارە لە ژاپۆنە زۆر سوورن لەسەری من بەڕاستی مەگەر کەسێک لە وڵاتێکی ترە بێت علایمێکی بێت نەمیستووە وەکو ژاپۆن ئاوا سوور بن لەسەر ئەوەی کە هەروەکە شارشمان کرد ئەم نەخۆشیە لەوێ دەرسەدێکی زۆری هەیە بەڵام لە هەموو جاوامعێکە هەیە سندرومی ئالپۆرت کە لە درێژماوە ئەگەر دێر شەخص بدرگێ چارەسەری بۆ نەکردگێ ئەتوانێت گورچیلەکان لەناو بووە کەسێتر پێویستی بە دیالیز بێت یا بە پەیوەندی کولیە یا لەسەر بیستنە بەتایبەت لەسەر بیستن متاڵعاتی ئاخریش نیشانی داوە کە ئەو نەخۆشیە ئەم سندروم ئالبۆرتە تەسیرێکی وای هەیە. لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیشمان کە دوو بابەتی تازە بوو کە هەر هەفتە چاپ کرابوو تاقیقی علمی بوو لەسەر زەمینەگەر پزیشکی و تەندروستی کە هیوام ئەوەیە کە جێگەی ڕزایەتی ئێوە بووە لەلایەن خۆم و هاوکارانم ژیانێکی پەر لە شادی و تەندروستی شتان ئاواتمانە تا پێگەشتنەوەمان لە بەرنامەی داهاتووی تەندروستی.